من دایکم خوا عافی کە 12 ساڵ عەمری خوای کردووە. طبعا خوێنەواری نەبوو، تەمەنی ئێمە دایکم خوێنەواری نەبوو. دایکم ڕاستە خوێنەواری نەبوو، بەس بەو نەخوێنەواریە دەرسی قورئان و شت ئەلحەمدولیلا جوزئی عەمەی هەمووی لەبەر کرد. سوپاس بۆ خوا. اینجا باوکی دایکم خوا لێی خۆش بێ لەگەڵ مردووی هەموو لایەکە مەلا بووە و نابیناش بۆ حافظ قورئان بووە. یعنی دایکم هەر کەسێک بالوکەی لێ بەهاتایە بە دوعا، یعنی بە قورئان 7 قل وەڵا 7 ئەلحەمدو بە 7 دەنگ جۆ و 7 دەنگ خوێ زبر پیایە هێنا چوارشەمان پێشبانی ئەسر بالوکەکەی ئەفەوتە، بەس بە شەرتێک ئەو کەسا باوەڕی تەواوی بەوە هەبوایە کە بەو قورئانە ئەو بالوکەی ئەفەوتێ. ئەگەر کەسێک باوەڕی پێ نەبوایە نائەفەوتە. یعنی چەند جار ئێمە لە چواردەوری دانیشتوین بە کەسەکەی تو ئەگەر باوەڕی پێ نییە بۆ ناکەم، بەبێ هیچ مقابلێک، بەبێ هیچ پارێک، بەبێ هیچ شتێک. ئایا دایکم گوناحبار نەبووە کە ئەوەی کردووە؟ بەڵێ. طبعا منیش باپیرم مامۆستا مەلا عەباس بە ڕەحمەت بێ خوا پیاوێکی عالم بوو، لە 2015 وفاتی کرد. زۆر جار لە جومعانانە هات سەری لێمان ئەدا، جومعەیەکیان ئافرەت یەکات سبحان الله ئەمە ئافرەتە دایکمان باسییان کرد. طبعا من لەوێ دانیشتە بووم، بەڵامی تر ئافرەتەکە دەست و قاچ و هەموو ئەوانی کە دیار بوو هەمووی بالوکە بوو. دوایی وتیان ئەم ئافرەتە تەنانەت سەر سنگ و ئەمانەشی تووشی بالوکە بووە. وازانم ئێستایە باپیرم بە منی ودوتی بڕۆ 7 دەنگ جۆم بۆ بێنە لەگەڵ زبری خوێ، زبرە خوێەکان هەبوو، وتی 7 دەنگ زبرە خوێشم بۆ بێنە. ئیتر ئاەتی بەسەرا خوێند، ئەو کاتە مناڵ بووم بەبیرم ئاەتی بەسەرا خوێند، بەڵامی تر قل والله احد و ئەمانەی تیا بوو، وەکو ئەوی تۆ باسیەکەی بزەبت ئاوا بوو. ئەنجا ئەیوت بڕۆ ئەمە بکە چاڵێکەوە، ئەمان کردە چاڵێکەوە، ئەو ئاوی بن. هەر کاتێک ئەو جۆیانە سەوز بوو ئافرەتەکە ئەترە و کەسی کە بالوکەکەی وشکە بێت. ئیتر تقریبا 7 ڕۆژێکی پێچوو گیاکان کەوتنە سەر زەوی، جۆیەکە شین بوو، سەوز بوو. ئیتر ئافرەتەکان هاتبوونەوە بۆ لای دایکم وتی ئەلحەمدوللا بالوکەکانمان وشک بوو و ساف بووە. ئەمە مجەڕەبە لە ناو زانایانە، کەواتە ڕوخێکی شەرعیە. ئەمە نە سحرە، نە جادووە، نە هیچ. باشە؟ ئیتر ئەمە زانایان بە قورئان کردویانە، یعنی تەڕایی ئەو بالوکەیە سبحان الله لەگەڵ تەڕایی ئەو دەنکە جوێیایە، ئەو دەنکە جوێیە کە سەوز بێ ئەلێرە ئەم هینە بێت، وشکە بێت. کەواتە بەو جۆرە کردبێتی ئینشاءالله شەرعیە، دروستە، هیچ کێشەیەکی تیانە، چونکە بە قورئان کراوە. بەڵام ئەگە بڵێ عەمەلی سەحابەی لەسەر بووە یا فەرمودەی لەسەرە یا لە ئاەتی قورئانە باس کراوە باس نەکراوە، کەواتە ئەمە شتێکی مجەڕەبە لە بینی زانایانە، پیاوچاکانە ئەم شتە هەبووە و ڕوخێکی شەرعیە، والله تعالى ئەعلەم.